إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، لباسكردني ورگرتنی پندوانە لە چەند ئاەتێکی سوورەتی قافدا بە پشتیوانی خوا بەردەوامین. دوای ئەوەی کە خوای گەورە و میهرەبان بۆی باسی دیاریدەی ئەو کاتانە کرد کە ئینسان دەگاتە سەرەمەرجی و باسی ئازار و ناڕاحەتیەکانی سەرەمەرجی بۆ کردین کە هەموو ئینسانێک تێیدا پشکی خۆی هەیە و دەبێت ئازار و ناڕەحەتیەکانی سەرەمەرگ بچێژێ، و هەروەکو عەمری کوڕی عاز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆی باس کردین کە ئازار و ناڕەحەتیەکانی سەرەمەرگ ئەوەندە قورس و سام ناکە، وەسف ناکرێ، وەک بڵێ چێوێکی گەورە لەسەر سینەی بێت، وەک بڵێ ناوسکی پڕ بوو بێت لە دڕک و داڵ، وەک بڵێ ئەو ڕوحە لە کوونە دەرزیەکەوە دەربچێ. بۆی ئینسان لە کاتی سەرەمەرجیدا زۆر حاڵەتێکی ترسناکی هەیە. وەکو محەممەدی کوڕی قەیس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ پیاوێک لە ناو شاری مەدینە هاتە حاڵەتی سەرەمەرجی و زۆر دەترسا، زۆر شڵەژا بوو. پێیان گوت ئەتەجزەع من المەوت، ئەوە لە مردن دەترسی، لە سەرەمەرگ دەترسی؟ فەرمووی چۆن ناترسم؟ واللهی ئەگەر نێردراوی ئەمیری مەدینە هاتبا بۆلام لی دەترسم. فەکەیفە بیڕەسوولی ڕەبی العالەمین، چۆن لە نێردراوی پەروەردگاری جیهانیان نەترسم کە بێت ڕوحم بکێشێت؟ بۆی ئینسان با ئەو ڕۆژانەی لە یاد بێت کە دەگاتە سەرەمەرجی. دوای ئەو دیمەنانە خوای گەورە و میهرەبان لەم سوورەتە پیرۆزەدا لە دوای ئەم ئاەتەی وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد دمان باد بروج قيامت ونفخ في الصور ذلك يوم الوعيد. دواي اوي كوا فوكرا با كرنادا، فوكرا با شيپوردا، بۆ زیندووبوونەوەی خەڵکی و ڕاستکردنەوەیان لە ناو گۆڕەکانیان. هەڵبەتە بوونەوەر و مرۆڤایەتی خوای گەورە کە لە ناوی دەبات و ئیدی ژیان ناهێڵێت، بە دوو جار فوکردن بەو کەڕەنایەدا دەست پێ دەکات. جاری یەکەمیان هەموو بوونەوەرێک لە ناو دەبات ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض، هەرچی لە ئاسمان و لە زەویدا هەیە لە بوونەوەر و لە ئادەمیزاد هەمووی لە هۆش خۆی دەچێت و هەمووی دەمرێت. ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون. پاشان لە جاری دووهەمیشدا فوو دەکرێتەوە بەو کەڕەنایەدا ئەوەی مردووە، ئەوەی لە ژێرگڵدایە، ئەوەی هەزارەها ساڵە وەفاتی کردووە، خوای گەورە دەفەرمێ بەهۆی ئەو فووکردنەوە جارێکی تر هەمووی زیندوو دەبێتەوە، هەمووی دێتەوە، ڕوح دەکرێتەوە بە ژیانیدا. هەموو ئەو ئێسک و پروسکەی کە لێک دوورکەوتۆتەوە و ڕزیوە لە ناو ئەو خاکەدا هەزارەها ساڵ بەسەریدا تێپەڕیوە، ئێستا بە ئەمری خوا دێتەوە یەک. کەما بەدەئناکم ئەوەلە مەڕە، چۆن سەرەتا هەموو ئەو ئینسانەی دروست کرد لە نەبوونەوە خوای گەورە جارێکی تر دەیهێنێتەوە بوون، دوای ئەوەی کەوە وەفاتی کردبوو، دوای ئەوەی کەوە مردبوو. و ئەوەش خوای گەورە دەفەرمێت ذلika یوم الوعید، ئەوە ئەو ڕۆژەیە کە ئێمە هەڕەشەمان پێی لە ئینسانی منافق و ئینسانی بێ باوەڕ دەکرد. چونکە ئینسانی منافق و ئینسانی کافر و بێبڕوا
دەیان گوت ئەئیذا میتنا وەکونا تورابا ذلك رجع بعيد دەخۆ ئێمە ئەگەر بمرین و لەگەڵ ئەو خاکەدا تێکەڵ بینەوە و ببینەوە بە بەشێک لەو خاک و خۆڵە جارێکی تر زیندوو دەبینەوە ذلك رجع بعيد ئەو گەڕانەوەی هەر بوونی نییە زۆر دوورەشتیوە ئەسڵ و ئەساسی نییە بۆیە خوای گەورە دەفەرمێ وەنوفخ فی الصور بۆ زیندوو بوونەوەیان فو دەکرێت بە شەیپۆردا ذلك يوم الوعید ئەو ڕۆژە بوو کە کافرەکان بە درۆیان دەزانی و ئێمەش وعدمان پێیان دام کە هەڕەشەیان تێدا لێ بکەین لەو ڕۆژەدا کە زیندوو بوونەوە سزاتان دەدەین بۆیە ڕۆژێکی زۆر سامناکە ونفخ في الصور فإذا هم من الأجداث إلى ربهم ينسلون پەروەردگار لە سوورەتی یاسیندا بۆمان باس دەکا کە ئەگەر بەو شێوازە فوکرا بە کەڕەنادا کە هەندێک لە ئەهلی علم دەفەرمون فریشتەیەکی بۆ ڕاستپێردراوە کە ناوی ئیسرافیلە ئەو فریشتەیە تەنها ئەو ئیشەی هەیە کە فوو بکە بەو کەڕەنایەدا بەو شەیپۆرەدا خوا دەفەرمێ فإذا هم من الأجداث إلى ربهم ينسلون هەموویان هەرچی مردووە لە ناو قەبرەکانیان ڕاست دەبنەوە و هەمووی بۆ لای پەروەردگاریان دەبرن قالوا يا ويلنا من بعثنا من مرقدنا هذا دڵن ئەی هاوار بە ماڵمان ئەی تیا بچین ئەوە چێ ئێمەی لەناو ئەو گۆڕانەدا لەناو ئەو قەبرەدا هێنایە دەرەوە و زیندوو کردینەوە یعنی زیندوو بوونەوە ڕاست بوو یعنی ئەو ڕۆژەی کە خوای گەورە وعدی دابوو ڕاست بوو هذا ما وعدنا الرحمن ئەو ڕۆژە بوو کە پەروەردگاری بەخشندە و میهرەبانمان وعدی پێدا بووین وصدق المرسلون بەڕاستی پێغەمبەران ڕاستیان کرد کە زیندوو بوونەوە هەیە چونکە خوای گەورە وعدی دابوو کە زیندوتان دەکات لەو ڕۆژەدا ئینسانی کافر بۆی خوا ڕەحمی پێ بکە حتا ئینسانی ئیمانداریش بۆی خوا ڕەحمی پێ بکە دەڵێ پەروەردگاری میهرەبانمان ئەو ڕۆژە ئەوە بوو کە وعدی پێدا بووین ئەو خوا پەروەردگارە میهرەبانە خوای گەورە دەفەرمێ إن كانت إلا صيحة واحدة ئەوەی کرمان شتێکی وانە بوو تەنها یەک دەنگێکی گەورە بوو فویەک بوو پێمان دا فإذا هم جميع لدينا محضرون هەمووی بەو شێوازە یەکسەر لە لای ئێمە ئامادە دەبێت بۆچی بۆ حەق و حساب بۆ محاسەبەکردن بۆ پرسیار لێکردنەوە بۆیە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ كيف أنعم وصاحب القرن قد التقم القرن وحنى الجبهة وأصغى سمعه ينتظر أن يؤمر به للروايات يشتردا وأصغى السمع متى يؤمر به بالنفخ فينفخ فالميت شوف خوش حال بمخلشينا بيغنبري خو عليه الصلاة والسلام أو بها ولاني خوي دفن شون خوش حال بن لم دنيا يدا كوصاحب القرن أو فريشتي كخوا رايس باردوا كفوبك بكر نادا كرناغي خصوت دميو و أو ها شون ضل السري نبي كردوا وجوي هالخصتوا تشاوروانك كخواي جوربي بفرمي فوي بيدابك فهمت شو خوش حال دي مني شي زور ما ترسيدار سامناك زور جوري تبينا برشاوي خود تنصالك بيج إستا ولو ريكوتدا خەڵکێکی زۆر هەمووی تووشی ئاوارە بوون بوو ڕای دەکرد کەس نەیدەزانی چ دەگوزارێت هەر ئەوەندەی دەزانی ڕاکە خێرا شوێنێکی ئەمین بدۆزەوە بۆ ئەوەی تێیدا سەلامەت بی کە شتێکی زۆر بەسیط لە ژیانی ئینسانداوە ڕوودەدا ئەدی دەبێت ڕۆژی قیامەت ملیارەها خەڵک زیندوو دەبێتەوە ملیارەها خەڵک هەمووی ڕوحی بەبەردا دەکرێتەوە ئەو دیمەنە دەبینێ ئایا شایستەی ئەوەیە ئەو دنیایە ئاوەها تێیدا جیرۆ دەبین ئاوەها تێیدا هەڵ بخەڵەتین ئاواتیدا فری و بخۆین بە جوانی و ڕاوەزاوەیەکانی بە سەرۆت و سامان و بە پێگە و منسەبەکان بەو شتەکەمەی کە هەمانە لە کاتێکدا ئەو ڕۆژەشمان لە پێشە ئەو تا پێغەمبەر وای فەرموو عەلەیهی السەڵات وەسەلام چونکە ئەو فریشتەیە چاوەڕوانە هەر پێی بگوترێ فوی پێدا بکە فوی پێدا دەکا و یەکسەر کەسیش نامێنێتەوە و هەمووشی دەبێ لەو ڕۆژەدا زیندوو ببێتەوە بۆ ئەوی بچێتە لای خوا يا ربي خوا آخر خير ما بكي أقول قولي هذا وأستغفر الله
الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. دوای ئەو دیمەنە خوای گەورە بۆمان باسی گۆڕەپانەکەش دەکات. دوای ئەوەی کە هەمووی زیندوو بۆتەوە، یخۆ بۆ خۆشی زیندوو نەبۆتەوە، فەرمێت وجاءت كل نفس معها سائق وشهيد. اینجا هەموو نەفسێک ئیدی دێت، هەر هەموومان بەتەنها دەچینەوە لای خوا. وكلهم آتيه يوم القيامة فردا. هەمووی بەتەنها بەتاچێتی دەچێتەوە لای خوا. بەڵام دووشتمان لەگەڵدا، دوو فریشتە. معها سائق، سائقێکمان لەگەڵە، نەک شۆفێر بێت، بەس ڕاپێچمان دەکات، ڕامان دەکێشێت تا دەمان بە بۆ بەردەم عەرشی خوا و فڕێمان دەدا. وە شەهید، گەواهی دەرێک، شایەدی دەرێک کە زانایانمان دەفەرمون ئەو دوو فریشتەیان کە خوای گەورە لە چەند ئاەتێکی پێشتردا فەرمووی إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد. کە یەکێکیان لە لای ڕاست بوو چاکەکانی دەنووسی، یەکێکی لە لای چەپ بوو خراپەکانی دەنووسی، تاوان و گوناحەکانی دەنووسی. جا ئەوەی کە گوناح و تاوانەکەی نووسیوە سائقە، ڕامان دەکێشێت، و ئەوەی کە چاکەکانیشی نووسیوە ئەوە بکە لە لای ڕاست بووە کە شەهیدە. خوای پەروەردگار ئەوە ئەو ئینسانەیە هێنامانەوە بەردەم دەسەڵات و مەحکەمەکەی تۆ. خوای گەورە دەفەرمێ اليوم تجزى كل نفس ما كسبت. ئەمڕۆ هەموو نەفسێک ئەوەی کە کردوویەتی پێی دەدرێتەوە، پاداشتی کردەوەی خۆی وەردەگرێتەوە. لا تظلم نفس شيئا. ئەلەو ڕۆژەدا هیچ نەفسێک زوڵمی لێ ناکرێت. و دنیا نییە بەرتیل بدەین، کامەی دەتەوێت بۆت، کامە لاری دەوێت بۆت ڕاستکەین. دنیا وایە، بە بەرتیل هەموو شتێک دەکەی، ناحەق دەکەی بە حەق، حەق دەکەی بە ناحەق. لە قیامەت داوا نییە. ئەو ڕۆژەیە کە هەڵبژێردراوانی خوا، کە پێغەمبەرانی خوا لە ئادەم، لە ئیبراهیم، لە نوح، لە عیسا، لە موسا، هەمی لەو ڕۆژەدا دەڵێن نەفسی نەفسی. ڕۆژێکی ئەوەندە سامناک، هەمووی دەڵێ خۆم ئەمڕۆ نەجاتم بێ خوایە، حەقی کەسی تری نییە. ئەو ڕۆژەیە کە خۆشەویستانی خوا، ئەو موسایی کە خوای گەورە قسەی لەگەڵ کرد، ئەو موسایی کە موسا گوێی لە وتە و لە قسەی پەروەردگار بوو، لەو ڕۆژەدا نایەت بڵێ من پێغەمبەری خوا بووم، خوای گەورە دەمێکە منی هەڵبژارد بوو، من خۆشەویستی خوا و کەلیم الله بووم. نا، لەو ڕۆژەدا ئەو موسایە دەڵێ نەفسی نەفسی. ئەو ئیبراهیمەی کە خەلیل الله بوو، دۆستی خوا بوو، لەو ڕۆژەدا دەڵێ نەفسی نەفسی. ئەو عیسایی کە خوای گەورە بە یەک وشە فەرمی کون فەیەکون و بوو، ئەو عیسایە لەو ڕۆژەدا دڵێ نەفسی نەفسی. کەواتە براکانم بە خۆمان دابچینەوە، بە خۆمان بۆ ئەو ڕۆژانە ئامادەکەین کە حەتمینە و لە بەردەمماندان. بۆیە وجاءت كل نفس معها سائق وشهيد. سائق وشهيد لەو ڕۆژەدا هەمووی دێر شادی لەسەردا. هەندێکی تر لە زانایان دەفەرمون شەهید بریتە لە کردەوەکانی خۆمان، بریتین لە ئەندامەکانی لاشەی خۆمان. ئەو چاوە پەروەردگار نەیدەجێڕایەوە لە خراپە، و سەیری ناموسی خەڵکی پێدەکرد، و سەیری شتی خراپی پێدەکرد. لەو مۆبایلەدا هەرچی گوناح و تاوان بوو سەیری دەکرد و بەلاشەوە زۆر سوو. ئەو گوێچکەیە شایەدی دەدا کە گوێت لە گۆرانی و مۆسیقا، گوێت لە بوهتان، گوێت لە غەیبەت، گوێت لە سوکایەتیکردن بە موسڵمان، گوێت لە درۆ دەلەسە، بە قسە دێت. ئەو زمانە بە قسە دێت، ئەو پێستە بە قسە دێت، هەموو ئەندامێکی لاشەت سکت بە قسە دێت. ئاگال لێ ئەی پەروەردگار، ئەوە ئینسانێک بوو لە دنیادا باچی نەبوو چۆن پارە پەیدا دەکرد، گرنگ ئەوە ئێری تێکرد بە، بە حەڵاڵ بە، بە حەرام بە. داوێنی ئینسان کە زینای پێکردووە، قاچەکانی کە بۆ شوێنی خراپ پێی ڕۆیشتووە، هەمووی شاهدی لەسەرت دەدا. ئەوە ئەو شەهیدەیە کە خوای گەورە دەفەرمێ معها سائق وشهيد، شاهدی لەسەر دەدا. ڕاکردن نییە، نکۆڵیکردن نییە، حاشا لێکردن نییە، چونکە هەمووت بۆ نووسراوە. اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا. دەبۆ خۆت بیخوێنەوە، بزانە وایە نە لە فڵان کات و ساتەدا لە فڵان شوێنەدا ئەرێ ئەوەت نەکرد، ئەوە نەبووی، بۆ خۆت شایەت بە، بۆ خۆت بیخوێنەوە، محاسەبەی خۆت بکە، چونکە ئەمڕۆ زوڵمت لێ ناکرێ،
ئەمڕۆ تۆستەمت لێ ناکرێت خوشکێکی ئیماندار لەسەر باڵاپۆشیەکەی پاداش دەدرێتەوە بە هەمان شێوە خوشکێک کە خۆی دانەپۆشیوە پۆشاکی ناشەرعی لەبەر کردووە لەو ڕۆژەدا لەسەر ئەو پۆشاکەی لەسەر ئەو کارە حەرامەی لەسەر ئەو کارە لەعنەت لێکراوەی لەو ڕۆژەدا سزا دەدرێت لەو ڕۆژەدا شایەدی لەسەر دەدرێت کەواتە بە ئاگامان لە ماڵ و منداڵمان بێ ئەوەی کە لە بازارە ئەو هەموو ژن و کچە هەمووی هی ئێمن هیچی ئیدینێکی تر نییە هەمووی لەسەری نووسراوە موسڵمان بە ئاگامان لە دینی ماڵ و منداڵمان بێ ئێوە ئاگاتان لێ نییە چ گەنجێک بەهۆیانەوە تووشی فیتنە بوو ئێوە ئاگاتان لێ نییە چ پیاوێک بەهۆیەوە تووشی فیتنە بوو ئێوە ئاگاتان لێ نییە لەو هەموو خیانەتانەی کە ڕۆژانە دەکرێن ئێمە دایان بیستینەوە ئێمە دەزانین چ دەگوزەرێت کەواتە با پەرۆشی خۆمان بێ پەرۆشی ئەو ڕۆژەمان بێت بۆیە یەکێک لە زانایان دەفەرمێ ئەو ڕۆژە خۆت بیێنە بەرچاوی خۆت کە لەناو ئەو هەموو خەڵکە زۆرەدا تۆ سەرت کزە لە ناکاوێک بانگ دەکرێی فڵانی کوڕی فڵان وەرە پێشەوە ڕاپێچت دەکەن یەک دێ دەتگرێ یەشتر ڕات دەکێشێ بۆ بەردەم خوا ئیدی بەناو ئەو هەموو خەڵکەدا ڕیزەکان دەبڕی ئیدی ببینە ئەو هەموو خەڵکە هەمووی چاوی هەڵ بۆ لای تۆ هێناوە ئیدی تاوەکو دەبری بۆ بەردەم عەرشی خوا و فڕێ دەدری ئەدی منانە بێنە بەرچاوی خۆت هەر یەکێک لە ئێمە بە ئاوەها بێ لە لای خوای گەورە و میهرەبان واللهی ئەوە حەق و حسابێتی واللهی ئاهای لەگەڵ دەکرێت ئیدی سەرت کزە پێت وایە هەڵدەستیتەوە دەڵی فەرموو بۆ منتان هێناوەت بۆ ئێرە خوای گەورە دەفەرمێ وەلەو تەڕا ئەی محەممەد عەلەیهی السەڵات وسەلام ئەگەر ببینی لەو ڕۆژەدا چ دەگوزرێ ئیذ المجرمون ناکسو رؤوسهم عند ربهم خیانەتکاران تاوانباران گوناحکاران لەو ڕۆژەدا ناکسو رؤوسهم ئاها سەری خۆیان کز کردووە ربنا ئەی پەروەردگارمان ئەبصەرنا وەسەمیعنا ئێستا دەزانین چ دەگوزرێ ئێستا زانیمان کە وە قیامەتە بینیمان وەسەمیعنا بەڕاستی بیستمان پەروەردگار فەرجیعنا بمانگەڕێنەوە بۆ دنیا نعمل صالحا ئێمە کردەوەی چاک دەکەین ئیننا موقینون ئێستا دەزانین بەڵێ حەق و حساب هەیە ئێستا دەزانین بەڵێ ئەوە جەهەنەمە هەیە ئێستا دەزانین کە هیچ دەسەڵاتێک لە بەردەم دەسەڵاتی تۆدا گەورە نییە ئەی پەروەردگار الله ئەکبەر خوا لە هەموو شتێک گەورەترینە بۆی پەروەردگار بمانگەڕێنەوە ئەی پەروەردگار ئێمە کردمان تۆ بە ڕەحمی خۆت لەگەڵمان بکە ئەو ڕۆژەیە کە خوای گەورە لە سوورەتی قافدا بۆی باس کردوینی و کە لە بەردەمماندایە با دەستێک بە خۆماندا بێنین با تەوبە بکەین با پەشیمان ببینەوە ونحشر المجرمين يومئذ زرقا ئیدی لەو ڕۆژەدا خوا دەفەرمێ مجریمەکان بە چاویان شیندا دێت تەبەن لەو ڕۆژەدا مجریم و تاوانبار لەسەر ڕوخسارێکی شین حەشر دەکرێت دوای ئەوە دەبێت بەڕەش دوای ئەوە کوێر دەبێت ئەوە هەر ئەوەی پێش ئەوەی حەشری لەگەڵ بکەیت گوناحکار کوێر دەبێت قال ربي لما حشرتني أعمى ئەوە ڕووتە پێپەتیە خەتەنە نەکراوە لەبەردەم دەسەڵاتی خوا وەستاوە اینجا دەڵێ خوا بۆ بە کوێری حەشرم دەکەی وەقەد كنت بەصیرا خۆ من لە دنیادا کوێر نەبوو خوای گەورە پێی دەفەرمێ قال كذلك أتتك آياتنا فنسيتها ئێوە ئاەتەکانی مەت بۆ هاتووە لە بیرت چوو وكذلك اليوم تنسى و بۆیە ئەمڕۆژ تۆش لە بیر دەکری ونحشرهم على وجوههم عميا وصما وبكما خوای گەورە دەفەرمێ ئێمە لەو ڕۆژەدا لەسەر ڕوویان حەشریان دەکەین بە کوێری و بەلاڵی بە کەڕوڵاڵی لەو ڕۆژەدا حەشریان دەکەین سەحابە کوتیانەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام جا چۆن لەسەر ڕوویان حەشر دەکرێن فەرمی ئەدی ئەو پەروەردگارەی کە لە دنیادا ئەو ئینسانەی لەسەر دوو پێدەڕواند دەشتوانەی لەو ڕۆژەدا لەسەر ڕوویان بیان ڕوێنێت و حەشریان بکات ئەی لەو ڕۆژە سامناکانەی کە لە بەردەمماندان ئەی لەو ڕۆژە قورسانەی کە لە بەردەمماندان و حسابیان بۆ ناکەین بەهۆی گوناح و تاوانەوە ئەو ڕۆژانەمان لەلا سووک بووە لەلا بێبەها بووە بەهۆی خۆشویستن و تامەزرۆییمان بۆ دنیا ئەو ڕۆژانەمان لە یاد کردووە ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثا وأنكم إلينا لا ترجعون ئاواتە حساب دەکرد کە ئێمە ئێوەمان بۆ گاڵتە و گەپ و بۆشتی بێسوود دروست کردووە و ئێوە ناگەڕێنەوە بۆ لای ئێمە ئەوە گەڕانەوە
ئەوە هاتنەوە هەی تاوان باران، هەی خراپەکاران، ئەی ئەوانەی ڕیباتان دەخوارد، ئەی ئەوانەی بەرتیلتان دەخوارد، هەی ئەوانەی زیناتان کردووە، هەی ئەوانەی مەشروبتان خواردووە، هەی ئەوانەی لە قورئان و سنەتی پێغەمبەردا لاتان داوە عەلەیهی السەڵات وسەلام، ئەی ئەوانەی واستان لە ئیسلام و ئیسلامەتی هێناوە بۆ کوفر و عەلمانیەت هەڵپەڕیون، ئەو ڕۆژە بوو کە ئێوە بە درۆتان دەزانی و هاتەوە پێشتن. بويا وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا. تو أي تاوانبار أي زليل بو للدنيا دا كنت في غفلة، لغفلته بآقاي دابوي أصلا حسابت بو أمر روجانا كربو هل لبيرد نبو لبر دنيا كوكرنوا أصلا لبيرد نبو لبر تاوان وتاوانكاري أصلا لبيرد نبو ئەو ڕۆژە بوو کە تێیدا زۆر بێئاگابووی خەوت لێکەوت بوو، هەر بەدوو ئەو دەکەوتی هەر بەدوو ئەو دەکەوتی، لەو حزب بۆ ئەو حزب، لەو پەڕ بۆ ئەو پەڕ، لەو شار بۆ ئەو شار، لەو وڵات بۆ ئەو وڵات، لەو کاسبی بۆ ئەو کاسبیە. ئەسڵەن نە دینت بەلاوە گرنگ بوو، نە نوێژت بەلاوە گرنگ بوو، نە ڕۆژوت بەلاوە گرنگ بوو، نە حەجت بەلاوە گرنگ بوو، نە سنەتی پێغەمبەرت بەلاوە گرنگ بوو، نە ماڵ و منداڵت بەلاوە گرنگ بوو، نە پۆشاکت بەلاوە گرنگ بوو. تو زۆر بێئاگابووی دەزانی لقد كنت في غفلة منها فكشفنا عنك غطاءك. ئێمە ئەو پەردەیەی کە ئەوەها بێئاگای کردبووی لەسەرمان لابردی. فبصرك اليوم حديد، ئەمڕۆ چاوت زۆر تیژە، بە چاوی خۆت حەقیقەتەکان ببینە، بزانەوە خەڵکە بۆ لێرەیە، بزانەوە خەڵکە بۆ زیندوو بووە، کەواتە با عیبرەتی لێوەرگرین. فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. خوای گەورەش دەفەرمێت دەی بچێژن بڕۆنە ناو جەهەنەمەوە، تەنها عەذابیشتان لەسەر زیاد دەکەن، یەک شتی ترمان نییە، یەک ئۆفەری تر نییە، تەنها عەذاب لەسەر عەذاب. كلما خبت زدناهم سعيرا. ئەو ئاگرە بڵێسەدار دەگرێت، هەر بڵێسەدار دەگرێت، هەر کاتێک ئەگەر کەمێک ئاگرەکە بڵێسەکەشی وەک پێویست نەما، خوای گەورە دەفەرمێت زدناهم سعيرا، زیاتر بڵێسەداری دەکەین، سەوتی پێ دەدەین، زیادی دەکەین. برا بەڕێزەکانم، ئێستا کاتی خۆیەتی بە خۆماندا بینەوە، ئێستا کاتی خۆیەتی کە بگەڕینەوە پرسیارێک بکەین، ئەرێ بۆچی ئێمە تام و لەزەت لە عیبادەت ناکەین؟ ئەرێ ئێمە هەر ڕوو لە خوا دەکەین و نوێژ دەکەین، بۆچی وەک پێویست ناتوانین دامەزراو بین لەسەر عیبادەت؟ ئەرێ بۆچی گوناح و تاوان لە لامان ئەوەها ئاسانە و پەلاماری دەدەین و دەگەڕینەوە سەری؟ تەوبەیەکی لێ دەکەین دەچینەوە سەری، تەوبەی لێ دەکەین دەچینەوە سەری، تەوبەی لێ. هەمووی هۆکارەکەی ئەوەیە ئێمە لە بەرامبەر ڕۆژی قیامەتدا لە غەفڵەت و بێئاگایی داین. با بەهۆش خۆمان بینەوە. خوای گەورە فەرمووی ئین وعد الله حق، وعدی خوا حق. ئەو ڕۆژە لە پێشمانە، واللهی دەخرێنە ناو قەبرەوە، بە قەبردا دەڕۆین بۆ ئەو شوێنە ئەسڵەن. با بەهۆش خۆمان بینەوە، با بزانین ئێمە بۆچی هاتینە دنیاوە، با بزانین چمان لەسەر فەرز بووە، با بزانین خوای گەورە بۆچی دەفەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبا، خوا چاودێرە بەسەرتانەوە. با بزانین خوای گەورە بۆچی عیبادەتی لەسەر فەرز کردین، بۆچی خوای گەورە لە ئێمەی دەوەی بەرەو لای ئەو ڕابکەین، بۆ ئەوەی لەو ڕۆژەدا شەرمەزار نەبین، چونکە بەهەشت هەیە، جەهەنەم هەیە. برا بەهۆش خۆت وەرەوە، وەڵڵاهی دنیا هەمووشی بەدەست بێنی هەر خۆشحاڵ نابی و هەر بەزێشی دێڵی. ئیدی بۆ ئیمانەکەت بەدەست ناهێنی کە دنیاشت نەبوو پێت وایە هەموو شتێکت هەیە، لەبەر ئەوەی پەروەردگارت هەیە، لەبەر ئەوەی ئەو دڵت بەخواوە پەیوەست دەبێت. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. يا ربي خوا داول دكين، خوا ليت بترسين، خوا عاقبت ما خير بكي، خوا لا أشكرا ونهني داليت بترسين. يا ربي خوا داول دكين بكر دوكاني خو مان لقل مانك يا رب العالمين. يا ربي خوا إما خرابين، خوا تو أرحم الراحمين ورحم من بيبكي، هدايات من بدي لسر إسلام چسبا ودا مزراو من بكي، آخر ما خير بكي، خوا بهشت من بنصيب بكي، لعذاب قبر بمان بارزي. يا ربي خوا داول لدكين بخاطري ناوي جوان وصفاتي برزت ضلمان والي بكي بيوز بيبتو، بري بكي لإيمان، بري بكي لمحبتي خود، بري بكي لترسي خود. يا رب العالمين خوا داول لدكين مهربان من بكي، خوا هدايتي مالو من دال من بدي، لفتنه و آشوب پنا من بدي، ام ولاتمان توشي خير و خوشي بكي. يا ربي خوا بخاطري ناوي جوان وصفاتي برزت اوين خوش شفاي بدا. يا ربي خوا اوين خوش شفاي بدا، اوي دلي تنگ دلي خوش بك. يا ربي خوا لمردوكان ما خوش بي، لدايك و باوك ما خوش بي،
لە هەموو خوشکێکی ئیماندار لە هەموو برایەکی ئیماندار یا ڕەبی خوا لێی خۆشبی. ئامین ئامین والحەمدولله.